ئازیزان و خۆشەویستان بۆ ئیدامەی بەرنامەی و حوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ هاتمۆ خدمەتان هیوادارم لە هەر شوێهان ساڵح و سڵامەت بن و لە پێی بەرنامەی خۆتان بەرنامەی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتی سابن. لەم بەشە لە بەرنامە هاوڕێ ئیسماعیلی وەیسی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیسمان لەگەڵا قسەباسەکەین سەبارەت بە مجازاتی ئەعدام. من پێشەوەی پرسیارەکانم کەم بینەرانی ئازیز و خۆشەویست هەروەکو زۆربەی زۆری ئێوازانن 10 ئۆکتۆبر بەرابەر لەگەڵ 7 مێرما لە سەراسەری دنیادا بە عنوانی ڕۆژی دژی ئەعدام سەبت بووە، وەلێ متاسفانە هێشتا ئەعدام لە زۆربەی وڵاتەکانی دنیا ئیجرا ئەکرێ، مشەخەسەن لە بینی 199 وڵاتە 112 وڵات مجازاتی ئەعدامیان بە هەموو جورم و جەنایەتەکانێکە بەشەر ئەیکات 112 وڵات مجازاتی ئەعدامیان لا بردووە، 32 وڵات بە قەید و شەرتەوە بۆ بەعزێ مجازات هێشتا ئەعدام ئەکەن و 55 وڵات لە سەراسەری دنیادا هێشتا مجازاتی ئەعدام بۆ ئیسلاحی بە ئیسلاح جامەعە و خەڵک ئیجرا ئەکەن. لە بینی ئەو 55 وڵاتەشە 5 وڵات باڵاترین و زۆرترین ڕێدەی ئەعدامیان هەیە کە ئەو 5 وڵاتە بریتین لە چین، ئێران، عەرەبستان سەعودی، سومالی و ئەمریکا، کە ئەگەر ئێران بە نیسبەتی جەمعیەتی چاوی لێ بکەین لە دنیادا بۆ ئەعدامکردن مقامی ئەوەڵی هەیە، یعنی لە ڕێدەی ئەوەڵا قەرارەگرێ. ئەمە کورتەیە بوو لەسەر وەزیەتی 10 ئۆکتۆبر و عەلەی مجازاتی ئەعدام. لەم رابطەیە بۆ تاوتوێکردنی ئەم مەسەلە هاوڕێ ئیسماعیلی وەیسی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیسمان لەگەڵا قسە و باسی زیاترەکەین. هاوڕێ ئیسماعیل زۆر خۆش هاتی بۆم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بۆ ئێوە هەڵی ئەبووە ڕێزی احترامیشمەش بۆ هاوکاران ئەم بەرنامە و هەروەها بینەندەگە لە محتەرەم فەرموو لە خزمەتتان. زۆر سپاس هاوڕێ ئیسماعیل لەرۆکو کورت من ئامارێکم ئیشارە کرد نازانم بەرحاڵ پێم وابوو لازم بێ شاید تۆش بۆ خۆت زیاتر قسە و باسی لەسەر بکەی کەمێ لە مەوردی مجازاتی ئەعدام بە عنوانی ئەوەی کە دەوڵەتان یا ئەو کەسانەی بۆ سەرکوتو کۆنتڕۆڵی جامەعە مجازاتی ئەعدام یعنی لە واقعیا قەتڵی عەمدی دەوڵەتی ئینسانەکان دەکوژن، بۆچی دەوڵەتەکان ئەم هەدەفە تاقیبەکەن کە کاملەن دژی ئینسانیە و ئەبینین بە پێچەوانەی ئەوەی کە ئیدعاکەن کە ئەعدام بۆ ئیسلاح و کۆنتڕۆڵی جامەعەدا بە پێچەوانە لە هەموو وڵاتانەی کە ئەعدام تیا جاری ئەبێ خشونەت و وەحشی و تەجاوز و دزی و 1001 خلافی دیکە لە کۆمەلگاکەدا شکڵەگرێ و جمهوری ئیسلامیەکی لە وڵاتانەدا کە لە سەدری دنیادا بۆ ئەعدام قەرارەگرێ چۆنە ئەم مجازاتی ئەعدامە ئیجراکەن و هەر ساڵە سەیری سەعودی و بەرەو زۆربوونیش لە جمهوری ئیسلامیە ئەعدام دژی ئینسان بەڕێوە دەچێ. فەرموو. بەڵێ من چەند نوکتە تاکید کەم ئەوڵان لەسەر ئەو ئامارە کەدات لە ئێرتباطێک مەسلەی 10 ئۆکتۆبردا کە لەسەر دنیا و ئەحواڵەکە چۆنە 10 ئۆکتۆبر کە بە ساڵێکی جیهانی عەلەیهی ئەعدام و تەلاشکە بۆەکە لەسەر دنیایەکی ئەعدام لەغوە بێتەوە ئەعدام ئەم خەڵەکە دەشتنی ئەم خەڵەکە دەبێت سازمان یافتە و هەدەفمەندە کە دەوڵەتەکان بۆ سەرکوت ئینسانهای مخالف ئینسانەیە کە وێسا ئازادی خۆ بەڵێتەوە بن تحت عنوان ئەم مەسلەکە وێساگەیکیانە خۆیان کە وێسا مەسیبانی ئەساس ئەو مەسیبەت و قەتڵ و کوشت و کوشتار و جنایەتە لە دنیا کە بۆ وجودیان وگەت هەمویان کە بە جامعە بێتەوە شتێکیانەوەگە بەناو وێستا مەسلەی مجازات بەناو مجازاتی ئەعدام کە من ناوین بێژم ئەعدام هیچ مجازات نییە. ئەعدام قەتڵ عەمد دەوڵەتیە ئەدڵام ئێستا شتەنیاترین حەرەکەتی کە دەوڵەتەکان عەلەی ئینسانەکان شەڕوەندان جامعەی خۆیان ئەنجامیدا و ئەو چەند دەوڵەتە کە وات و ئیشارەت پێکرد چەند دەوڵەتێکەوە ئیشارەت پێ کە بەسان ئەقەلیەتە کە شتێک بەناو مجازاتی ئەعدام لەسەر ئەو مەسلەکە بەسایەکی جامعە ئیسلاح پەزیر بێت قەتڵ و کوشت و کوشتار و جەنایەتیانە مێژووم جەنایەتێکی قسەی چرتە و خودە ئەو دەوڵەتانە کە تۆ باسی کەوتمان چوون لە ئەساسە خودە ئەو دەوڵەتگەلەسە کە بانی
والسبب الأصلي أم كشت وكشتان وقتل وجنايات وتجاوز وخشونة طلبية بشي وهاي متفاوت كمثلا بلادن بخشونة طلبية جامعة وبيصاب فقط فلاك النداري بالسيتي وبيصاب بلبيدان مسألة معتاد كردن بلبيدان بيصاب احتياط جوانا كان بيصاب أو وزية السودان أنواع أصلا مثلا مواد مخدرية للجامعة ويصلا خود اسم جلانا كحاكم للدنيا كبوجود يعني وقت جواناني فينا كان ومعلومة أو أن شيء وهاي متفاوت كمثلا خشونات يعني بهذا بيداغا خشونات هاي كي سازبان يافتا وبو سبعيسو كخوين يعني بالجامعة باشانكا متاتين إنسان هاي كدينا فسكين نزعق لي جمعية كتير برو كسي بدس كسي أو كشيء يا ويك مثلا فسكن دوشان معتاد يعني معتاد يسأل الكلية يا معتاد بمواد مخدرة أنواع أصلا مواد هاي الشيميائي اعتياد أول وأم جولشتانا كينيان كلها خوين بايسو بوكن هو تأم بالشكل قرباني قربانيان يعني كلها كبيصا بعنوان هو كجريك أنا أمانة كذلك معتاد ونهوش يعني خوانيا كذلك ونهوش يعني خوانيا بس وهي متفاوت كوت مع مصيبتك يعني كبصية داس قرباني أو شلت وزا أحوالنا رئيس يكن يعني تحت عنوان هو كمان جنايات يعني كمان خشونات يعني كلها أمانة قمة كشو شق يعني شيء قمة كشو أصلي خد مقام قد أصلي أو حكومة قد نكر وصل باني أساسا وزيته بجامعة حملك وام إنسان قد أم جوان قد نجين دبياك دوای بێتەوە بێسا قوربانی و وەزە ئەحواڵنا ئەیانگرن بە تۆ سازمان یافتە هەدەفمەند یادامیانەکەن و ئەمە جاهد بۆیە کە وەختی کە تۆ شاکەم مەسەلا ئەو شتا ودیان تحت عنوان مجازات تحت ئەعدام تحت عنوان مجازات نه بە هیچ وجه مجازات نییە ئەعدام ئەمە دەوڵەتەکان سازمان یافتە عەلەی مخالفینیان بە تایبەت خارج أولا كمثلا كسانك بيصا خوانيا ودايك بيصا قربانيان مصيبة قلي أو جامان تحمليان كا إنسان هاي آزاديخا إنسان هاي بلا بيطلب إنسان هاي كبيصا خوازجالي لا بدني هرجو لنا بلا بريك نبال اقتصادي سياسي اجتماعي فرنجي للجامعة بيوتو أمانة إيها قل إن أنا كان سازمان يافتي أيام كوجن إعداميا أخيان زندانو بيوتو كمثلا مسألة أعمال زنداني هاي السياسي غير دسول دشوني كوكو إيران كمسألة أصلية إيمان أو حوزة فعالية السياسي موقع حزب حكومتيستا بيابتو الجمهورية الإسلامية كتواشاكيد إنسانية آزاديخة بلاولي طلب جلاني كبيصا مخالفة بيصا دخالة المذهب يا كل إنسان هاي كآزاديخة كمخالفة دخالة المذهب لازم خصوصياً خاص بيالي وانا كمثلا دين مذهب للدولة الجيابي لأمن الدولة الجيابي مذهب أمر خصوصي بيت إنسان كان بيصا حقوق اجتماعي إنسانيا دو جامعات لحد بابتك وكاشي باريز لا بيتو ما باريز جيت وكو إنسان بكلامته زنيكا نقل بدسيتي والسرشوري وبدبختي وبيشاري كتحمل يعني كبي دواتو سلبز بكو إنسان بجيلو جامعة كتشون أمانة بزيلة موجودية الحكومة الجمهورية الإسلامية لن توارد معنا تحت عناوين متفاوت يعني سازمانيات هدفمن عدم يعني كمن أعمالك البن بيقر إجازة بدي لسلام وتيتا مثلا كموقعيتك سياسي اقتصادي اجتماعي جمهورية إسلامي والجمش هي عظيم سنقولي طلب بس سنقولي حكومة هذا أنا والجمهورية الإسلامية معترفة مثلا وموقعيتك زاد مواقعيتك زاد وقتها قلوليك بكس اللي يجي لصد كل الدنيا وكل منطقة بدو اللي يجي شيء كم حكومة السنقول بيتو معنا هو تبعيسو بك جمهورية إسلامي السيد السعودي كدس داقة بإعدام كلها لصال مثلا الوزارة بشكنجا أمثال جارية حدن هزار بالصدن في زي إعدام كلها لإنسان هاي أزاري خبر كتياس أما مسألة وأم سيد السعودية كمان باسلك نشاني استيساد ونشانه ببومبازگەیشتون ناوەمێدی جمهوری ئیسلامی نیشانەی بە قودرەتمەندبوونی جمهوری ئیسلامی نییە ئەمە ئەو مەسەلە کە جمهوری ئیسلامی گەلێکی بەم جۆرە جنبش ئازادی خەبان جنبش سەرنگووی تەڵابی بداتە دواوە منکوبی کە بەبەستی سەرکوبی کات واضع بواشە لە جامعە فەرامکە کە بۆی ممکن نییە ئەو چونەوە جامعە تەسمیمی بە سەرنگووی جمهوری ئیسلامی گرتکە وبويا جمهورية الإسلامية هدفمند وأجانا إذا زاد نوع من هذا الصنف في دايسة إعدامك ولا هم دم مهرمانا من محاسبهم كذا إجازة هاور إسماعيل هاور إسماعيل
چون وەختمان زۆر نەماوە پێشێ بچیتە سەر ئامار وەرقامەکە بە سوالی دووەمەکەش من مەترح بکەم ڕەنگە لەم لە ئیدامەی ئەم سوالەدا ئیشارە بە ئامار و ئەرقامکەی کە چ جەنایەتێک جمهوری ئیسلامی وەڕێخستووە هەروەکو بۆ خۆت ئیشارە کرد و خەڵکی و کۆمەلگا دەزانن جمهوری ئیسلامی بێ وەقفە و بێ ڕاوەستان لە تەی 46 ساڵە سیستماتیک ئەعدامی کردووە دەدان و سەدان و هەزاران ئینسانی سیاسی و مخالیفی خۆی لە سیاچاڵەکانە ڕاگرتووە یەک سریانی کە ئەعدام کردووە هیچ زۆربەی زۆری ئەم ئینسانە سیاسیانە عمری مفیدیان لە سیاچاڵەکانی جمهوری ئیسلامیە گوزەرانووە جیا لە ئەعدام لە ئێترازاتی خیابانیشە بدونی تەوەهۆم بدونی ئەوەی کە نیگەرانی ئەوە بێ کە جوان و پیر و گەنج و هەموو ئەوانە بەر ڕێکبارەدا دەیان نەفەری لە خیابانەکانە زیاد لە ئەعدامەکانی لە ئێترازات و مبارزاتێکە کە لە کۆمەلگای ئێران بووە دژ بە جمهوری ئیسلامی خەڵکی کوشتووە وەگەر تێدا مقدارێک لەو ئامار و ئەرقامەی کە باتەوەجێ بۆ تەوزیحاتش کەدا جمهوری ئیسلامی بۆ ئێدامکردن هەمیشە نەک هێواشی نەکرۆتە و ماشێنی کوشتار و ئێدامەکەی بەڵکێ سەیری سعودی و بەرەو زیاتر بوون نیشانی داوە لەم بابەتەشەوە گەر هەندێک تەوزیحات بدەیت 8 دقیقەش زیاتر وەختمان نەماوە شاید کەمتر 7 دقیقەمان وەخت ماوە فەرموو بەڵێ کە ئیشارەمان کرد لەسەرەوە مەسەلە مەسەن کە ئەم سەیری سعودیە کە جمهوری ئیسلامی دەستیدا بە کوشتارەوە بەتایبەت لەم ساڵ 2025 کە ئیشارەمان کرد کە لەژێر مەسەن 9 مانگە 1100 نەفەری دایسە کوشتکە ئەوانەیە کە عەلەنی بوو ئەوانەیە کە شەوەنەوە بردیەوە بە ئێسڵاکە هێنی کردەوە سەربەنیسی کردگە هیچێ دوای بێتەوە کەسانی تیجی کردگە هەر لەم مانگەهێرا من ئامادەکەم گەڕکردن باتن 80 نەفەری دایسی ئەعدام کردگە بە ئیمڕۆژێکەوە باتن لە 80 حسابی کە مەسەن مێرمان چەندێکی 18 ڕۆژی وشەیاگە ئەمە ئەو وەزیەتەسە کە مەسەن تەواشایکەن جمهوری ئیسلامی من تا مەسەلەی کە لێرا وجودی هەست بەرامبەر بە ئەم وەزیەتەی من خۆگەرێکمان هێز کرد مصیبەت بکەین ئێمە مەبناکەمان وتمان کە جمهوری ئیسلامی بۆی دەسیدا بەم وەزیەتەوە چون وڵوڵەی کە کەسە سەرۆلێژای جامع بەخۆی احتمالی پێیا کردگە ئەو وەختە احتمالی بەخۆی پێیا کردگە و ئەزانی و تەسلیمیگە کە ممکنە جمهوری ئیسلامی سەرنگون کردێت جمهوری ئیسلامی مازانی دقیقاً لەم بابەتەوە کە بۆیە کە ئیمساڵ مەسەن ساڵ 2025 بە ساڵ 2024 ئەو وەختە بەنسبەت سەیری سعودی پەیا کردگە بەنسبەت ساڵەکان ترات کەسە بەرەوە و ئەم حرەکەتاکە کە جمهوری ئیسلامی کەوتمان مۆقعیت سیاسی اقتصادی و وەسیەتی کە جامعە مۆقعیت جەهانیە منتەقەیە کە مەسەن تەواشاکەین مەسەلەی مەسەن ناتوانی لە عدم تأمین ئاو بەرق و ئەم مەجموع مەسائلێ کە لە جامعە کە مەسەن ما يحتاج ئەوڵیەی بەشەرەکانە کە لە جامعەشێک کە بێسا تەمینی کاتومانە بۆی ممکنە وەک بۆ ئەوە کە بتوانێت چەند سەباحی بە عمر نەنگینی کات وبێتە بایتەوە کە زمینەیە وشە ئامارەیە کە بێسامە تەسلیمیکی سرمایه‌دارەکانە لەو جامعە کە بێتە بایتەوە کە ئەگەر ئەم حکوومەتە کە بێسان لە بەرامبەر ئەو سەید خۆدۆشان احتیاج توودەی اجتماعیە کە سەرنگونە بە شێوەیەکی انقلابی کە بێسا سیستم و نظامەکەی بتوانێت حفظ کاتومانە ئەوە تەلاشەکە هەر لەیسەوە جامعە منکوب کات خوازیاری مطالباتێک لە سەطحی بانێکەوە کە بەعام کە ئەگەر هێنیکەینەوەمانە سەطحێکە مەسەن شێوەی زندگیکی نورماڵ ئیمڕۆژە بێ ئینسانی بێت وەم جۆشتانە مەدافعی وەژێنێت لیستیان بکەرەوە بەڵام ئەمە ممکنە کە چکردنەکەی بە نظر من لەسەر ئەوزا ئەحواڵی ذکر مصیبەت کە ناکەین تەلاشەشی بۆ جامعە هەدەفمەند و سازمانیافته محافظە ڕەهبەران ئینسانهای بەرابەری تەڵەب ئازادی خات جنبشهای ژنان کە بشتە پای ئەم قەزیە تەلاشن کە بێستا پایەڕێزی ئەمە کە جنبش عليه إعدام بولغ وأم بيصال جناياته عليه بشرين أما أعمال الشنيعة عليه زندگی بشكل أرغاناتي كمثلا زندگی ده إنسان كان سلبك برنامج شدو سيستماتيك أو تخوين أما دكن أشي أم جنبشة أيضا ذيك الجد أما ممكنة بلا كنت وأشاكن كمثلا من أم تبليك شبيجم كبيسا أم موقعيته كبيسا كخيدش انقلابي هزار شوال صويك ولإدامة وزيرك كل حبيس ونزل يسوع بنجاو حفظه ونظم سرينة وسري حقوق الجنان جان شمولة أما وقيدا بالجمهورية الإسلامية تحمل والجمهورية الإسلامية ناشر وكبيسا ذك مثلا نسبة سقوطي كده ده بلا بيصير مسألة كتحمل حجاب بالجامعة
بجنانەوە تبریکە ژێمە كل إنساني ئازای إقبالی طلب کە ئەمە ممکنە سندبوونی كل نظام الوادە إطلاعێکی حزب حکومەتی کە بەسمانی کە سندبوونی كل نظام جمهوري إسلامي أشياء قامي هلوين بلان بو أو مثلا كمثال بلبا أو بقي كجيا جياغوزينكي ارتجاع قومي مذهبي كبجيا غوزينيت وان يحكم هي اقل ما تحت بس عناوينتين كبيت بايسو ليسو جمش عليه اعدام يعني الاعدام سازماندهي كاين بيت صدق جدي واساسي اما تنياضيكا ولا سلفنوكا بس اعدام مجازاني اعمالك شني انسانيه قتلك عملي دوله يوم جلشتانا ما نقش حقيقتك بەڵام پراکتیکەن کە چکردن کەروە کە جمش ئازادیژن کە لە 1950 کەوتی نەڕووسەری نەتووسەری ئەوەختە حقوقمان کرد ئەقنابان کە مێسا حقوق ژنجان شمولە نەشەرقیە نەغەربیە و ئەو لەو سەردەمەوە کە ژنان پێشگاون پێشڕەو ناتە بەرەوە و ئەو وەزیەتیان بە جمهوری ئیسلامی تەقریباً لەسەر هەورە اسماعیل 2 دقەمان زیاتر وەخت نەماوە فەرموو 2 دقە أما من أمدوارا مثلا وأما توقعي واقعية إماشي جنبش عليه إعدام سازمان بي زمينكي هز أمش لا يتوزع أحوالا زميني أما أو قبل شيء كده سلم مسري حجاب ليا بالجمهوري الإسلامي أو قبل كده سلم دنيايا ولا كل جامعة كتحقق بالجمهوري الإسلامي قولوا لي موجودين كل السنة اللي جاي والسنقوني بالأخوان وسووا دسل بيصير سلوت كوات كسخوانوا ممكن أمجو بشيء من سازمان بي تناش بهم وتتكين وبيتوا سازمان يفتوه هدف من بلبا أم أعمال الشنيعة بقلين وقام بعض بها بحركات بعضي معنا كذا روج ما بعدها كبساس سنقوني جمهوري إسلامي كنزي كبيتوا معنا كبتواني لقوشي تدوا أمجو مش عليه عدامة بيت ميان وبسا بحال بشت أو وزيته بي بس سنقوني جمهوري انقلابي جمهوري إسلامي قامي أساسي هاو قام لتك كل جمشاية الآزادي خايا كسنقوني جمهوري إسلامي قال لك الله قام لها أمش قضي بقول أما من توقع ممكنة ودعواكم كحطبا أم كارب كين بشينا باي أم قضية وأمام مسألة قامي عملية أشي بيكين نيكن جمهوري إسلامي كلبيشتيجي خويا أو تقتل عام هايكي وسعتها خارج لقاوة شيء بدي بيجي ممنون بوي وش زۆر سپاس بۆ تۆزیحەکانت هەورە اسماعیل لەبەرەوە کە تۆ بە دروستی ئیشارەت پێکرد دیارە چاوەڕوانکردن لە جمهوری ئیسلامی کە ئێعدام نەکا زیندان نەبێ شکنجە نەبێ لە فکری ڕەفا و ئاسایش و ئەمنیەتی خەڵکا بێ بە تەجروبە 47 ساڵ ئەمە ثابت بووە ڕۆژ بە ڕۆژ خراپتر بووە و لەو لای تریشۆ وەختی خەڵک لە مەیدانی مبارزەیان بۆ نمونە مەسەلەی ڕعایەت نەکردنی حجاب مبارزەی بۆ کرا ئەمە بە جمهوری ئیسلامی تەحمیل کرا جمهوری ئیسلامی ڕسمەن پاشەکشەی کرد و خۆیان لە زبانی شخصیەتای خودی جمهوری ئیسلامی بازەوە کراوە کە حجاب دی ئیجباری نییە و بەنەوەیەدی شکستیان خوارد ئەمە نیشانەدا لە عەرسەی دژی ئێعدام یا هەر نەو شتێکی دیکە کە جمهوری ئیسلامی دژی ئەو خەڵکە بەڕێوەیە بە خەڵک لە مەیدانا بن و یەک پارچەی ئەتراز و مبارزەی خۆیان کەن ئەمە زەمانەتی ئیجرایی ئەوەی هەدەکە پاشەکشێ بە جمهوری ئیسلامی بکرێ زۆر سپاس بۆ تەوزیحەکانت و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا باش بۆی وەتەکی دەکەم ئەم ممکنە سازماندەی ئەم جنبشە ممکن و عملیە بچینە پایەوە کار بکەین سپاس ئێرادەی خەڵکیەوە بەڵێ زۆر سپاس بینەرانی عزیز و خۆشەویست بەم جۆرە هەواڵی ناکۆتایی بەرنامەی ئەو حوتۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ جارێکی تر ئارەزووی ساقی و سڵامەتیتان بۆ دەکەم و هیوادارم لە هەر شوێن شاد و سەرکەوتوو بن